چیرۆکێکی دژواری خێزانێکتان بۆ باز دەکەم کە بەدەست نەخۆشی منداڵێکی 12 ساڵانەوە چۆن گیرۆ دەبوون. ئەحمەد دانا لەگەڵ لەدایکبوونی نەخۆشی ئۆتیزم و پوکانەوەی خانەکانی مێشکی بۆ دروست بووە، بەڵام لەگەڵ گەورەبوونی تەمەنیشیدا ساڵ بۆ ساڵ زیاتر ئازار بۆ خۆی و ماندووبوونیش بۆ دایک و باوکی پەیدا دەکات. حاڵی ئێستا زۆر تێکچووە، دووسێ جا بردوومەتە ئێران، لەوێ بەخوا دەفتەرێک کۆشتاوە ڕقم تیا سەرف کردووە، هەر چارەسەری نەبووە ناومەتەوە بۆ ئێرە ئێستا 3 مانگە بە دیاریم ئاوای ئەم 3 مانگە زەدە تێکچووە کە ئالەوەڵا گیران لەوە پێش باشتر بوو، حاڵی زۆر باشتر بوو، بەزیتەوە 3 مانگە تەواو تێکچووە وەزعی. چیەکە لە ماڵەوە؟ وەڵای جا دەرگادا خەی پەنجەرە ئاشکێنێ خەنەفەوش دەڵەجێڕێتەوە هەرچێکە ئەوی لە نەسیبی ئەیکە. ئەحمەد 2 مانگ دەبێت نەخۆشەکەی زیاتر تەشەنەی سندووە، تا ئاواستەی دەرزی و دەرمانیش ناتوانن نەهێوری بکەنەوە نە بیخەوێنن. ئەگەر یەک خولەکیش دەستی لێبەر بدەن یان لە کۆڵان یانیش لە شتشکاندن دەبینرێتەوە. حەز بە ماندووبوونی خۆمان ناکەین، تەنها حەز بەوەکەین ئازارەکانی ئەو کەم بێتەوانێ، تەنها ئێمە بە فرمێسکەکانمان ئەتوانین لەگەڵەوە بین تاوکو ئازارەکانی ئەو کەم بکەینەوە. جاران لە هەر شتێک بووە ئەترسا، بەڵام ئێستا لەوانەژی چیش سڵ ناکاتەوانێ. خەوی خۆتان چۆنە بەدەستیەوە؟ هیچ منەڵەم ئێمارک و عەزابی خۆمان ئەخەینە ئەولاوە، بڕواکە ئەوە 2 مانگونی و باوکیشی نەچوە بۆ ئیش، حتا مناڵێکی بچکۆلانەی شیرە خۆرەشمان هەیە ئەویش لەلام نییە، لە لای خوشک و براژن کەسەکانم. بۆچی؟ چووکێکم ئەیکوژێت لی ئەیات. دوایین جار کە دایک و باوکی ئەحمەد کوڕەکەیان برد بۆ نەخۆشخانە هەفتەی ڕابردوو بوو، بەڵام لەوێ پیزیشەکەی پێی گوتوون ئەوەی لە کوردستان بەردەست بێت بۆ ئەحمەد کراوە، ئەوەشی پێشنیازی ئەمەیە منداڵەکەتان ببەن بۆ دەرەوەی وڵات. تا ئێستا کێشەکەی ئەوەی تەشخیص نەکراوە هۆکاری ئەو بیرکۆڵەی چییە؟ ئایا ئەیگەڕێنینەوە بۆ نەخۆشێکی زگماک یان ئەوەتانەیە کێشەیەکی ئەکرێ بۆ ماوەیی هەبێت؟ بۆیە بەڕاوێشکردن لەگەڵ چەند پسپۆرێکی نەخۆشی منداڵانە داوای فەحسێکیان کردووە. ئەو فەحسە لە وڵاتە پێشکەوتەکانە هەیە بەداخەوە لە لای ئێمەوە نییە. لە وڵاتە پێشکەوتەکان بە تایبەتی لە ئەڵمانیا زۆر باڵا دەستن لەوەیە، تەنانەت حتا ئەو فەحسە ینی بەس بۆ مناڵەکە ناکرێ، ینی بۆ مناڵەکەی تری ئەکرێ، بۆ دایک و باوکەکە ئەکرێ بە حکمی ئەوەی دایک و باوکەکە خزمن، یعنی بۆیە مەسەڵەن ئەبێ سکرینی ئەوانیش بکرێت. نەخۆشخانەی سۆزی دەرونی لە سلێمانی بۆ ئەوانەیە کە وەک ئەحمەد نەخۆشیێکیان هەیە، پزیشکان لەوێش ژوور و چارەسەی تایبەتیان بۆ ئەحمەد دانابوو، بەڵام وا دیارە پەلە قاژە و جم و جوڵە زۆرەکانی ڕێگە نەدات نە بەبێ دایک و باوک بهێڵڕێتەوە نە پزیشکیش دەرەقەتی چارەسەری بێت. ئەرکان عەلی، ڕوودا و